بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم جەژنی قوربان لە هەمووتان پیرۆز بێ هیوادارین جەژن بێتە مای خێر و خۆشی و بەرەکەت بۆ هەموو لایەک هیوادارین جەژن بێتە مای ئاوادانی هەموو ماڵ و حاڵ و خوای گەورە جەژنی قوربان بکاتە مای خێر و خۆشی بۆ هەمووتان ئازیزان لە بەرنامەیەکی جەژنانەدا پێتان شا دەبینەوە لە یاریگەی نادی ئاشتیەوە لەگە پۆلێک لە ڕۆژنامەنووس و ڕاهێنەر و یاریزانی دێرینی شاری سلێمانی هیوادارین بە قسە خۆشەکانیان بەرنامەی جەژنانەی کەناڵی پەیام بڕازێننەوە. لێرەوەی ڕاستەوخۆ دەزین کاک مستەفا جەژنە پیرۆز بێ هەر لە جەژن خۆشیان بێ ئەکسەرکە جەژنە پیرۆز بێ جەژن خۆشیان نە ئەوە مامۆستا گیان جەژن پیرۆز بێ هەر لە جەژناوی ئینشاءڵڵا ئەخوا بەخێر بێ مامۆستا ئازاد گیان بەخێر بێن هەر لە جەژنا بن ڕووناکتان کردەوە کەناڵەکە کاک نەوزاد گیان قوربانم پیرۆزە هەر لە جەژنا بن کاک سازی گیان قوربانە پیرۆز بێ ئەخوا قوربانە زۆر سپاس زۆر سپاسانەکەم. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان مامۆستا ئازاد دووبارە جەژن پیرۆز بێ و یەخوا بەخێری بۆ کەناڵی پەیام هیوادارم خۆت و ماڵناڵ هەموو کاتێکتان پڕ بێ لە جەژن و خۆشی. بەناوی خوای گەورە و میهرەبانەوە پیرۆزبایەکی گەرم لە گەلی کوردەکەم لە هەر چوار پارچەکە و لەگەڵ ئەو کەسانەی کە لە هاندەرانن لە ئەوروپا و لە وڵاتەکانی کان بەڕاستی جاران کاکە گۆرانجان جاران ئێمە ینی گەڕەکەکانەمووی لە نزیک بوو لە یەکتریەوە ینی ئێمەمانان نییە کە ڕۆشن بمانویستا بچین بەسەر بۆ ماڵی کاک مستەفا سەیرە دەکەنێ بە پێ بڕۆشە بە 5 دقە چون ماڵی کاک مستەفا سەردانێکە دەکرد و ئەوە هات شوێنیش نەبوو وەکو ئێستا ئەمەنە گازین و ئەمەنە نێرگەلەخانەوەمانە کراوە تۆ نییە خەڵخەکە نیە تااقەتی نییە بچێ سەردانی لەوانەیە ماڵی براکەی زۆر بە ئەتیادی لەوانەیە نەچێتە ماڵی براکەی ئەم قەڵەباڵخێژ وای لێ کردو و ئیشکردن وای لێ کردووە ینی بەڕاستی ئێستا تامی ئەو جەژن نەماوە وەکو جەژنی جاران ئەو تامە نەماوە ئێمە جاران کە جەژنە بوو من لە بیرمێ مەسەرەن لە ماڵەوە جەژن قۆنەرەیان بۆ کرنجلیان بۆ کرد قۆنەرەکان و جلەکانمان جوان قەیە کردو مەقسە لای سەرمانەوە دوعاشمانەکەڕەمان و خوا باران نەبارێ ئەگە لە زستانە بۆ جەژنەکەمان و خوا باران نەبارێ بۆی بەیانی بە ئیسراحە بچینە دەرێ و باران لێمان نایە لەبەرەوە فەرقی زۆرە لەگەڵ جەژنی ئێستا. مامۆستا ئازادی مەلاشەری بناوێکی دیاری ئەم سلێمانیە لە جیانی وەرزشە پێم بڵێ کەی دەست بە یاریکردن کردووە لە شۆ دەست پێ کرد و ئەزمموی کاری یاریکردن و ڕاهێنەری و بۆم باسکە وڵڵا ئەگەر باسی بکەم لەوانەیە بەسێ بەرنامە تاو نەبێ ئەزانم بێگومان ئەزان پڕ لە حەق ئەزانی بۆ لەبەرەوەی من لە مناڵیەوە نییە لە کۆڵان و مۆڵان ئێمە کەلاوەیە لەبەر ماڵەکەمانە هەبوو بەخوا هیچم نەکردە یاریشم نەکرا شوێنی سێبازۆمانەمان دروست کرده بوو لە گەڕەکە کوڕی گەڕەکەکەوەمانە هاتن بۆ خۆمان سێباز و ڕاکردنەوەمانەمانە کرد ئێتر لەوە حەزمای خۆ دەزانێت لە ئیبتیداییەوە خولیامان لە وەرزشەکە بوو ئەو وەختە بەستەبعەن و لەگە وەرزشی ئێستا فەرقیە ئێستا هەمووی بە پارێ ئەوسا بەبێ پارە بوو ئێمە ئەوسا حەزمان لێ بوو ینی عشقی ڕاضە بووین عشقی یاریکردن بووین لەبەرەوە لە بیدایەتەوە کە من دەستم پێ کردووە تقریبا لە نادی سیروان کوڕێکی مام لە نادی سیروان لە من گەورەتر بوو یاریەکرا و ڕەحمانی نابوو بە ڕەحمە بێ ئەو بردمی بۆ ئەوێ مامۆستا سەلاحیش فێری باسکەی کردو مەزار ڕەحمە لەو گۆڕەی کە ئێستا نەماوە خۆی سەلام محەممەد کەریم مامۆسای متەوەستی سلێمانی بوو ئەو وەختە جا لە یاری باسکە فێری یاری باسکە بووم لە شەقیشە لە تیپی میلیە یاریمە کرد لە یەکەمی جار لە تیپی گۆرانە یاریمە کرد ئێتە وردە هەر یاریمەکە لە تیپی میلیا باسکەکەشم لەگەڵا کرد لە نادی سیروان دوایی لە هەشتاکانە ئیتر تیپی هەڵبژاردەی سلێمانی و ینی سلێمانی تقریبا تێکچوو نەما عومەر خەتاب و کاگازاوە بوو لەگەڵ کاک حەموود شکۆلیانی ناکردیان بە ڕاهێنەر تیپێکی تازایان دروست کرد من خۆم پێم وتم کاکە حەمە من یاریم کردووە لە تیپی میلیۆمانە تۆ لەوانەیە منێ نەبینی بێ بە کاگازادوانم و دوو تا خەیچێکە وەرە تەمرین بکە ئەگەر باشووی لەگەڵ عومەر خەتابەوەن باشووی داخڵە دەکەین ئێتر لە 1992 خومە تۆپی پێ و باسکەکە شمە کرد لەگەڵ لە نادی سلێمانی جا ئیترەوە 5 ساڵ ڕاهێنەری باسکەشم لە نادی سیروان لە 2001 بۆ 5 حەکەمی دەرەجەیشی عێراق بووم سکرتێری تۆپی ینی یەکێتی تۆپی سلێمانی بووم هینی شەقی شوهی باسکەش هەیە ئیدارە بووم لە نادی سیروان و سلێمانی ینی چەند ساڵێکی زۆر
ئیتر تەواو ساگیان مەجای بە ئەمانی ژێ قسەی زۆر باشە ئەسمە لای مامۆستا سەلام تاهیری چێکتر لە ناوە دیارەکانی وەرزش لە سلێمانی مامۆستا گیان بەخێر بیت و جەژنە پیرۆز بێ. زۆر سپاس پێشەکی بەنای خۆی گەورە و میهرەبان جەژنی قوربان پیرۆز بێ لە گشت مسلمانانی جیهان لە کەناڵە بەڕێزەکەتان لەم میوانە ئازیزانەتان هیوادارم هەموو ڕۆژێکتان جەژن بێ هەموو جەژنێک هیوادارین هەر ئاو بە گەندی جوانی ببینین بەردەوام مامۆستا هۆکاری ئەم گەنجمانەوەی تۆ چییە پێمان بڵێ؟ وەختی خۆی کابرایەک هەبوو بەنابوو شاگردێکی هەبوو وتی کە لەسەر دیوارەکەیش مەگەر خشتی بۆ هەڵام ڕۆژی وا هەبوو تا خشتێک یەگانە دەستم چوارێشکە ڕۆژی واژ هەبوو تایکێک مەگەر سیان بەسەرمە ئەڕێ وتیم بام کردم کاکەوەرە تو بۆی وتی وەڵا ئەو ڕۆژی لە ماڵەوە تەواو بم ئەوە بەسەردا جیڤاکە ئەو ڕۆژی تەواو ناگات ئەو منیش هەموو کات لە ماڵەوە تەواویش ئارە وەڵی ماڵەوە من درێژ بێ لەگەڵیەوە. مامۆستا گیان تۆ ئەزمموی یاریکردن و هەروەها ئەو خزمەتەیە کردوتە حەزەکەم بە کوردی بۆ باسکەی. وەڵا ئەوەی کە من بیرم بێ لێ هەمووی لێ ابتیداییەوە دەستمان پێکرد و لەلا کۆڵانە و لە ساڵی 60 بوو تقریبا بیرمێ لە سواری ابتیدایی بووم بە حکمی کە ئێمە گەڕێکی ئێمە قەراخ شار بوو ئێمە لای سابوونکەرانەوە بووین ساحەوشتی تیا و یاریمانە کرد ئیتر لە مەکتەبە ئەوانەی کە دیار بوون مامۆستا هەڵیەبژاردن و یاریمانە کرد تر دوایەوە تیپی چیامان دامەزران لە ساڵی 72 تا ئێستش تقریبا ماوە دوای ئەوە کە نادی سیروان داخرا بە نادی وەتەن دامەزرایەوە تیپی چیا هەشتمان هاتین من ماوەیەکی کەم یاریم کردو من و دارای هەنگوین لەسەر جووتێ پێڵا وازمان لێنە وەڵی دارانە هاتەوە کە دارانە هاتەوانێ مامۆستا کەمال نووری لێرە شای مازەگەم وتی بە میوتی تۆی ناسی بڵێ پێڵاوەکان بێنێتەوە بۆ پێڵاو ئەو کاتە نەبوو خەڵکیش پارەی نەبوو وەڵامیش پێڵاوەکانی خۆم داکەن ئەمە پێڵاوەکانی دارە ئیتر منیش نەسووم بەڵام بە منینەوە لە ڕووینەوە ئێستا هەنگوین تیا تێ بێ مقابل لە بەرامبەر زوزمین شات و کورە بنێشتی کوردی بەشە ساکە مامۆستا گیانی وڵات یەکی لە میوانە بەڕێزەکانی ترمان مامۆستا نەوزادی خۆشەویست نەوزاد محەممەد تەبایەنەری تۆ پێ هەروەها یاریزانی پێشوش نادی ئاشتی کاک نەوزاد جەژنە پیرۆز بێت لە خۆت و لە خانەوادەت یاخوا بەخێر بێ. سپاس بەناوی خوای گەورە پێشەکی دەستخۆشتان لێکم بۆم بەرنامە جوانە جەژنە پیرۆزیتان جەژنە پیرۆزە لە سەرجە وەرزشکاران و بینەرانی خۆشەویست و کوردستان و هەموو مسڵمانان گیان دەکرد. زۆر سپاس یاخەوە کاک نەوزادیان حەزەکەم بینەران بە ئەزمموی کاری جەنابیشت بە ئەزمموی ژیانی وەشی جەنابیشت ئاشنا بن لە کێوە دەستی پێ کردەوە لە ئێستاە بەچیەوە سەرقاڵی. بەڵێ وڵای وەک هەموو یاریزانەکانی تر لە تیپی میلێەوە سەرەتا دەستمان پێ کردووە لە گەڕێکی خەبات تیپی بۆکانمان هەبوو کە لەو ماوەیە مەجموعەیە گەنج بوو یاریمانەکە دوای تیپی نەهرۆمان دروست کرد پاشان نادی خەبات ینی خەبات دروست بوو لەگەڵ کە بڵێن هەرو تیپە دروستمان کرد تر تا ساڵی 98 لە یانی خەبات بووین پاشان پەیوەندان کرد بە نادی ئاشتیەوە یانی ئاشتی هەتا 2008 لەگەڵ یانی ئاشتی یاریمان کردووە پاشان وەکو یاریدەری ڕاهێنەر و چەند ساڵێک وێرەدەی ڕاهێنە پاشان وەک ڕاهێنەر بەژاری چەند خولێکی ڕاهێنانم کردووە لە ناو کوردستان و دەروی کوردستان خاوەنی بڕوانامەی ئەی ئاسیاویم و پاشان لەگەڵ یانی ئاشتی تا ساڵی 2021 و ئەندامی ئیدارە بەردەوام بووم چەند وەرزێکیش پێم وایە ڕاهێنەر بووی چەند وەرزێکی بەڵێ تا تقریبا 5 بۆ 6 بەرز من ڕاهێنەر یانی ئاشتی بووم ئێستاژ وەڵا سەرقاڵی هەر داوامی دایرە و هات و چۆ و جارجار لەگەڵ گەنجان و پیرانی خۆمان بڵێن نە گەنجان یاریەکە ناری گەورەژاتەوە لەش ساغ کاک نەوزادیان هەر بەخێر بێ یەکێک لە میوانە بەڕێزەکان کاک ساجد کەمال یەکێک لە ڕۆژنامەنووسە دیارەکانی سلێمانی و کەسێکی خۆشەویست و ڕووخۆش بەردەوام مامۆستا ئەم هۆکارەتیە بەردەوام پێیەکەنی نازانم تۆش خەینا دوایە وەلای سەرکار کا گۆران بەناوی خۆی بەخشندە و میهرەبان پیرۆزبایی جەژن هەڵبەتە لە بەڕێزە دەکەم لەم مامۆستا عەزیزانە و لەم برا خۆشەویستانە هیوادارم هەموو ڕۆژێکیان هەر جەژن و خۆشی بێت و پیرۆزباییەکی گەرم ئاراستەی خانەوادەکەم و بەتایبەت دایک و باوکم و خێزانی بەڕێز و چاوی دوو مناڵەکانم ماچەکەم ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەک هەیە وەڵی
نازانم من زۆر جاروان پێڵێن ئەڵێن یعنی تۆ هەمیشە هەر پێ ئەەکەنی نازانم بەس منە سروشتیان نازانم وا دەرەکەەوە من خۆم بۆ ماوەسا سەلام قسێکی جوانی کرد لە ماڵەوە لە ماڵەوە ئارەوەڵ دیارە خۆی بزابێت خۆی بزابێت ئەگەر ماڵی دڵ ئاوادان بێ ئیدر هەمیشە ئاوا یعنی پێەکەن ییتە دەرەوە بۆ خۆدینە ئەو دیار مامۆستا ماڵی دڵی ئاوادان خۆم يعني کاتێککە ماوەسا سەلامم ناسی بەڕاستیەکەی من خۆم یەکێک لەو خاڵانە کە بەلامەوە یعنی سیر بوو یعنی لە چ تەوقیتێکە لە چ کاتێکە یعنی پەیوەندی بە ماوەسا سەلامەوە بکە بۆ یاری بێ بۆ گەشت بێ بۆ چوونە دەرەوە بێ ئامادەیە بۆی زۆر تر یعنی بۆیە زانیم یعنی نازانم پێشتر مزەکەری زۆری لە ماڵەوە هەڵچینیوە زوزەی خاتە بەدەستی بۆ ئیمزاکەن ئارەڵا زۆر سەیتارە بابەسا لە کێوە دەست بەکاری ڕۆژنامەنووسی کردووە وڵای کا گۆران من کاری ڕۆژنامەنووسی هەڵبەتە سەرەتاکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2007 بۆ یەکەم جار کە وەکو ڕۆژنامەنووس کارم کرد کاک مامەسا هەورامان مەحموود لە هەڵەبجەی شەید لێرە ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە ئەو کاتە کاسی ئاسیا بوو عراق بووە پاڵەوان و لە سعودیا بە گۆڵێکی یۆنس مەحموود یاریەکەی بردەوە هەڵبەتە هەفتەیەک پێش ئەو ئەیوت وەرە تۆ قابلیە ئەوەت هەیە و حەزت لێتیوانە لەگەڵ منە ئەو خۆی بڵێن بێژەر بوو لە رادیۆی یەکگرتوو لە هەڵەبجە کوتی وەرە لەوێ لەگەڵ منە هەواڵ بخوێنەرەوە ئەو شتانە منیش حەزم لێ بوو بەڵام ترسم لەگەڵ یا زۆر بوو بەڵامی تر قەدەرەن یعنی لە جامی ئاسیایە کە عراق بووە پاڵەوانەوانە یەکسەر دوای ئەوە ڕۆشتین بۆ ستۆدیۆ گەرماوگەرم ئایفۆڕێکی حاضر کرد بوو راپۆرتێک بوو لەسەر بوون بە پاڵەوانی هەڵبژاردەی عراق یاڵا منیش یعنی سەرەتا شتەکەم زۆر بە ئاسانی وەرگرت و وامزانی تر هەر شتێک خوێنم یعنی بڕواکێکا گۆرانی ینی دەستم کرد بە خوێندنەوەی ئەمەندە ئاوا بەدەستمەوە لەرزی ینی دێڕەکانم نابینی وێ لێرەوە یعنی داوای گردن ئازایی لەو بیسەرانەکەم کە ئەوەم بۆ خوێندنەوە بەڕاستی نازانم هەر چۆنم خوێندەوە ئارەوە ڕێگە وت هێڵک بەدەست ینی ئەوەی لێ هەتوو وەرەقەکە ئەلەرزی ینی ئتر لێوە لە 2007 دەستم پێ کرد حالی سەرکار تۆش بەخێر بێ پیرۆز بێ هەمیشە لە جەژن و خۆشیاوی وڵای هەر پێڵێن حاجی لەم نازانم خوا پێش هەموو شتێ یاڕەبی بە ڕەحمەت بێ باوکی کاک سەرکارێکی بوو لە پیاوە زۆر چاکەکانی ئەم شارە خوای گەورە ئیشتەڵا لەگەڵ مردووی هەموو لایەکە ئینشاڵڵا سەرکار ڕێک بەوە دەست پێ بکە بەزمی عوسەی تەمین چییەوە بەزمە وڵی پێشەکی سەوەتە جەم بۆ با پیرۆزبایی دەم پیا بەڕێزانە بکەم پیرۆزبایی جەژنی قوربان لە هەموو ئەم بەڕێزانەکەم و لە جەنابەت و لە بینەرانی کەناڵی پەیامیش و لە هەموو مسلمانانی جیان و لە خانەوادەکەم و لێرەوە دەسی دایکم ماچەکەم پیرۆزبایی جەژنی لێ یەکەم و من بۆ من دوو جەژنە بەڕاستی میجاملە ناکەم لەبەر ئەم جەژنی قوربانە و هەم لە بەرنامەیەکا لەگەڵ مامۆستا بەڕێزانی وادارم لە ئاستیەوە بم کە لەگەڵ پیاوە بەڕێزان و مامۆستایانەکە من شتی جوانە لێوە فێرە بم لە بەرنامەیەکی ئاوا لەگەڵیانە دانیشتم زۆر دڵخۆش بخۆم بە خۆشحاڵە زانم بەزمی ئەوەی بەڕێز کاک عوسمان حوسەیتەمینەوە یەکێکە لە فیتەرە بەناوبانگەکان لە شاری سلێمانیەوە ناوبانگێکی گەورەی هەیە لێرە ڕێز و خۆشەویستیمان هەیە من بەڕاستی چکە بە ڕۆژە ئاچوم ئیشمە کردو ئەوانە هەموو شێ لە دەرەوە بووم یعنی شەوێ نەبوو دوان ئیتر ئەچوو بە لای برادر دایم لەگە باوشی ڕەحمەتیشمایی کە دەڕۆڵەوە دانیشە ئیسراحەتیە بکاتە شێمە چۆرە دەرەوە تااقەتم نەبوو وڵای تر سوڵفە قەدەرن وایە کە شێ میوانمان هەبوو چوم دەرگاکەم کرد و دووسێ پێ هاتم بۆ لای باوکم باش ئیتر منیش بەڕاستی قفڵ بووم لە ماڵەوە نەمەزانی چیش بکەم ئەشم زانی ئەوان درەنگ ئەڕۆنەوە تعین تەکید بووم 100% لەوەم زانی میوانەکان درەنگ ئەڕۆنەوە وەڵامیش تەلەفۆنم کرد بۆ برادەرە جفرە و لە بینمانە تبگاکە فریام کە و قفڵم لە ماڵەوە وڵای تر منیش چوم لای میوانەکان ئاوە دانیش و تەلەفۆنم بۆ هاو ئەو کاتە کاتین بوو ئافیت زۆرە وەستا بانزی خراپێکە و فیتۆم پۆساوانە وڵا تەلەفۆنی بۆ کردم منیش یاکنەوە خۆم تێگا میوانەکان خەوی لەگە ما بێن وتی وڵا لای مەتاپاکم کەوتووە بەشکم فریام کەیت و دیسانە فیتۆم پۆسا میشتم ئەرەکاکە تۆ دوێنە فیتۆم گۆرە ماڵتم ئاوا کرد خۆ جدی کرده بوو خۆم جدی کە باوکشم ئاوا سیرێ کردم ئەیزانی چۆم ناسێ خەریکی چیم وڵاتی میوانەکان تیا کاکسەکە عیبا سەبڕۆ بەدەمیەوە قەیچێکاو نەبا بە ئاسێتم وڵای دای لێ بوون نەکەم خوا خەجاڵەتم ئیتر برادر و تا نابا بەعتیادێکە پێسەکە بابی لەگەڵتا کۆتم نەباوە بۆ کوێن وەڵا هات بەسەر قادرمەکە دوو لە ڕووی جەنابتان و بینەر پێڵاکانم لە پێکرد باوکم لەو
دیوی دەرگای مەتبەخەکەواتە مەتخەلەکە وتی ها حوسەی تەمین بۆ چۆڕی ئەم بەحادی نازەم وارێکی چاکە یعنی باوەڕکە خۆم سیارە پەکێت تەلەفۆن بۆ سەرواری برامەکە بەڵام کاکەوە سیارەکەم پاچی کەوتووە یاری زانیتی وەزاکە هاوێک سەراتی ها حوسەی تەمین بۆ چۆڕی دەست خۆ لە کاک سەرکار یەکێکتر لە میوانە زۆر خۆشەویستەکان کاک مستەفایە کاک مستەفای بەڕێز یاریزانی یەکێک لەو یاریزانێکە کاک نەوزاد ڕەنگە تۆ زیاتر لەگەڵ یاوی بێت لە گۆڵکارە زۆر باشەکان قەناز بوو شوتی جوان بوو نازام چەپەیە کاک مستەفا ڕاستەی وڵی خۆ هەموو کات چەپەکان شوتیان جوانترە ئەم لە ڕاستە شوتی دەگمەن کەواتە جەژنی پیرۆزە کاک مستەفا ئێوەش پیرۆز بە یاخوا بەخێر بێ بە قوربان کاک وەرانجان پێشەکی پیرۆزبایی جەژن لەم برا بەڕێزانە و لە هەموو موسڵمانانی جیهان و بە تایبەتی کوردستان یاخوا بەخێر بێ دووبارە کاک مستەفا چەند ساڵ یاریت کردو وەکو یاریزان و چەند ساڵیش ڕایەنەر بووی لە نادی ئاشتی وەڵای وەکو یاریزان تقریبان 25 ساڵە یاریم کردووە و دو ساڵ ڕایەنەر بووم دو ساڵ ڕایەنەر یاخوا لەش ساغ بێ لە کاتی یاریکردنە حاڵەتێکی ناخۆش نەخوازرا و پێکانێک شتێک هەبوو کە تۆی ماوەیەک دوور خست بێتەوە لە یاریکردن وەڵای پێکان دەستم دوو جار شکاو لە یاریە و ئەوش کێشەی یاخوا بەخێری دووبارە کاک مستەفا ئاوادانە کردەوە بێم وەلای کاگازات ڕاستەوخۆ ئەمەوێ شتێکی خۆشم بە باسکەی لە چیت هەیە چی بەسەراتێ شتێکی خۆشەیە کە دڵی بینەرانیش خۆشکە چونکە حەزەکەم کۆی بەرنامەکە هەمووی بەسەراتی تروازە قسەی زیاد بێ بەبێ باسی نەبەزی عەلی ئاسکە بوو وەڵڵی باسی کە تەبیعەت وایە هەرچیە بڵێ من بۆ خۆم پینەیەکەم دەی ورە نادی عومان لە کەرکوو بووین بەڵێ ئەمە بەساوی یاریمانەوەمانە وڵات چوین لە ئوتێلەکە پاڵکەوتونی سراحەت و چوم جلەکانم شت و هەڵم خست لە سەربانەکە وەڵا کاکەت کە چوومەوە یاریمانەیترە بێ خۆمان گۆڕیم چین بۆ یاریەکە وەڵا سێرەکەم نەبەزی عەلی ئاسکە و لەگەڵ بە ڕەحمە بێ ڕزگارێک تایارێک کەوتە خوارێ لە ماسکەر سەلام خەڵقی سەرچنار بوو یاری لە نادی عومال یاریە کرد ئەو هەردووچیان چوو بوون جلەکانی منیان وشک نەبوو بۆ بردبیان فارینەکە ناڵێم گۆرەی و لەگە شۆرتەکە ئینا عەفوو گۆرەوێکە بە ئاوەکەوە نییە ئەو دەقەیە چوو بوون هەمویان کردبوو بە ئاو بۆیان هەڵخستە بووم بەحساب وشک بێتەوە چوم سێرەکەم ئاوای لیەکەم ئاوی لێ چۆڕێ ئێتە منیش تۆزێ قسەی جوانم پێوتن و احترامم گرتن و یاخوا لەش مامۆستا سەلام بەزم و حاڵی خۆشە لەگەڵ کاک ڕەفیق و لەگەڵ جەماعەتە هەمە لەگەڵ هەمویان هەم بەڵام لە تورکیا بووین لەگەڵ کاک بەهمەن و کاک بێوەی کاتی ڕێزمانەیە بۆیان لاوان بوو بەڵێ ئایتر لە وتێلێ بووین پێنجەمە خواردنی هەبوو ئێوارەیەک کە شوین ئین بوو خۆی هەموو ئێوارێشتی برژاوی هەبوو ئیتر بە پۆڕ بوو سوێسکە بوو تمەڵای منەمە ناخۆ منم سوێسکە و پۆڕ خوار هاکە باڵم کرد وتیان باشە چین لە دەرۆنان نەخۆ وەڵا هەروە بە قەراغی وتێلەکەی هاتین جا لە شارێک بووین زۆر خۆشنای کەمەر بوو بەڵێ سەروپێخانەیەکماندی مەتعەم بوو سەروپێشیە بوو باش بەڵام خواردنی تریشیە بوو کابرا هاو تورک بوو نە کوردیە زانین نە عەرەبیە زانین نە ئینگلیزیە زانی وتی چییە خۆین وتمان جیپە تێنەگەیتمان سەروپێ تێنەگەی ئەی خوای چۆن تێگەێنم وڵات چوون بەسەر کورزەکە وتم وتی کە لە پاشە وتم بێرە کە لە پاشە کە لە پاشێ ناجیپە بوو باوەسا بێکەوە زۆر یاریمان کردووە لە یاریە زۆر لە چی تووڕابی کە یاریزانیان چی بکات زۆر تووڕابی لێ سنگ نوشتی خۆر لە کاکە حەمەی کەریم زۆر تووڕابی زۆر خۆی نایکە خۆشی ما تووڕە کردووە هاکەڕە دەگەن لێمای کەوتی لەش زاکە باوەسا ژیان زۆر باشە کاک نەوزاد جەنابەت چی خۆشەوەمان باسکەی وەڵا گۆرە بڵێت تۆ نەوەڕیشێت یان نەوە قازی چونکە لە مناڵیە بۆیە بزانە بۆ پێڵێن کامیانە ئەمیان خەڵک بار بزانێت پێم بڵێ ئەو نەوەڕیشێ لە چیەوە هاتووە وەڵای ڕاستیەکەی من کە لە نادی خەبار بووم
لە نادی خەبات و لەیە بوو پیانەوتم نەوەسمیێڵ یعنی وەختە لەوێ سمیێڵ بووم بەڵام کە هاتمە ئاشتی نەوزادی قازی لەوێ بوو وتیان بۆ جیاکردن من ڕیشمە وتیان تۆ نەوە ڕیشەی تۆ نەوە ڕیشە لێ ناڵگوماندەری یعنی هاتم سێری یاری ئاشتی مەکرد ئیترنەوەی قازینەوە ڕیشەمان یعنی بۆ کاک ساجد هەردووچیان باش چی خۆشەوەمان باسکە فەرموو وەڵی من ڕاستەکەی ئێستا کە لەم کاتە لەم زروفە یعنی بەغیری بم مناڵانەی ئێستا بم بەڕاستی مناڵی ئێستا دایمە باوکیەت پارەی بۆیە بە سیارەیەت ئەم جایە سەیرێکە یەک شو دریاڵ بە قوربانی قاچێ بم کاتی خۆی ئەمە من بە بیرمە ئێمە یاریمان کە من هەتا ئێستش باوکم ئێستش هەر قسەم پیاڵە لەسەر یاری لە تۆ یاری مەگە یاری مناڵان کارتێکیان لێرە تەمرینمان هەبوو لە نادیاشتی تەمرینمان کرد وڵای لە تەمرینەکە مامۆستا فەرمان هەیە مامۆستا فەرمانی خۆمان کە ئاوا پێچم کردەوە ئاوەیەک پەنجەی کرد بە چاوم تاقی کە چاوم تاقی من زۆر ترسام لە چی بە زۆری لەوە ناترسام چاوم شتێکی باوکمە ترسام وڵای تر ئێوارە چوین لەگەڵ کاک بێسارانەوە چوین بۆ لای دکتۆرمانە دکتۆر وتی وڵات چاو خراپە لەوانەیە پێویست بە عملیات کە وتم وڵای شتێ بکە دکتۆر وتی باشە ئەم هینەی تێکەم تا بەیانی 24 ساعت مەیکەرەوە ئەگەر چاک بوو چاک و چاکیش نەبووە ئەبێ عملیات کردوتم باشە وڵاو تێکرد دوایی ویستی بی پێچ وتم بۆ چیەکەی وتی وڵای بۆ پێچم وتم بابشتی وان نەکەی وتی بۆ وتم بەخوا ناو پێویست ناکە دیە باشە لەزگەیەکی لێم وتم بەخواوەش نەگوتی نابێشتی وانە بێ هەر لەزگەی پێوە بێ ئەحباو کە زیێڕم کرد چۆن بچمەوە ماڵەوە ترسیەوەمەیە وڵا تەکسیەکەم گرت و چوم لە دووری ماڵی خۆمان دابەزیم من خێزانیشمە بۆ وەختە ینی مناڵیشمە بوو لە قاتی سەرم خۆمان یام لە دەرگا هینەکەم لێ کردەوە کردم بەدە پلاستەرگەم لە کردەوەتم با نەیبین یام لە دەرگا دایکم و خوشکم دەرگاکان کرد و بە پەلەڕام کردە سەرەوە چوومە سەرەوە بۆی باوکم نەمبینێ وڵای تر چوومەوەی تر تۆزێکی پێچ و دایکم وادوتی بە ڕەحمەت وێ دایکم وتی بەخوا شتێک بووە نەوزادتم بەخوا شتێکی ئاوا هەیە بەستخوا باسی مەگەن لە خوارەوە تخوا ڕحمی کرد بەیانی کات 24 ساعتێک چاک بووە نا بەخوا لیانێکی نەسەرە خوارد فەرموو کاک سازیان مامۆستا ساجد جەنابەت لە کاری ڕۆژنامە و شتێکی بەسەر هاتبێ کۆ ڕاستە خۆی کە بەغەڵەت ڕۆشت بێ وەڵی جارێکیان بەنامەی تەمەنێک لە وەرزشم هەبوو ڕۆشتین بۆ هەڵەبجەی شەید بۆ لای مامۆستا لەتیف ئەندامی فدراسیۆن تۆپی کورسان کە لێسایە ئەندامی فدراسیۆنە لەگەڵ ئەوە بەنامەی تەمەنێک لە وەرزشمە کرد و باسی تەمەنێک لە وەرزش هەڵبەتە بەنامەی تەمەنێک لە وەرزش هەمیشە وا بوو ئەچوون بۆ لای ئەو کەسایەتێکە بەسەریکەمەوە ئەم یعنی هەوڵم ئەیە وەکۆڵێک کۆدێکی وەرگرم یعنی بۆ نمونەسا چوون بۆ لای گۆڵپارێزێک چوون بۆ لای مامۆستا دکتۆر دیار چوومە ناو گۆڵەکەەوە لەوێ بەرنامەکەم کردوتم ئەم گۆڵە بینی چاستێکە دروستەوێ بۆ نمونە چوون بۆ لای دارای مەولەوی ئێستا حالێن ئیشەکەی ئەوەیە لە بڵین لە دەستگای مینە ئیشی مینەکە مین لەکوێ تۆپی پێ لەکوێ چوم تۆپێک و مینێکم بروتم کاک دارایانی ئەم دوانە کامیانت خۆشەوێکە ئاوا ئەم شتانم ئەکرد چون بۆ لای مامۆستا لەتیف تۆپم بر لەگەڵ خۆیان ئێستا تەمەنی هەڵکشاو بەڵام ماشەڵڵا هەر یاری باشیشەکە یاری ئەبڕوتم یعنی ئەمە کۆدی مامۆستا لەتیفە کە ئەچم وەڵێم ئەم تۆپە چیت بیرە خاتەوە چی یادگاریەکەمانە وڵات تۆپم برد و عادەتەن وەگەڵ ئێستا کە جەنابەت دەم شتانت لێرە داناوانە تۆپەکەم لە لای خۆمەوە دانا وتم با ئەمە کۆدەکەی لە بەردەستی خۆما بێ کاتێک کە گەشتینە ناوەڕاستی بەرنامەکە تۆپەکەی پیشانەیە وەڵێم هەست چۆنە کاتێ ئەم تۆپە ئابینی و ئێستا ناتوانانی لەژێر کۆنتترۆڵ حیازی خۆتا بێ بیخەمە حاڵەتێکینەوە تومەزە دەرهێنەری بەرنامەکەش هاتووە تۆپەکەی لا بردووە توێتی با ئەمە جارێ لێرەیان نەبێ هات دەرەکەوە ناشینە یا شتێگەمانە نەیزانی منیش بۆگەم بۆ ئەو کۆدی خۆم بەکارێمان کا کۆسەر عباس کا کۆسەر خۆ دەیناسی تۆپەکەی لا بردبوو منیش لە گەرمەی بەرنامە یا بەرنامەمان تۆمارە کردوانە مامۆستا لەتیف ئێستا ئەم تۆپەت چی بیر ئەوە ئەکەم تۆپ نییە ئەم لا ئەکەم تۆپ نییە ترڵان ناچاوتم کاکە بەرنامەکە بڕ بۆ خاتری خواوتم کو ئەو تۆپە لە یادام نابوو سێرەکەم کا کۆسارە لێ وەڵام من لام وڵای شتێکی خۆش بوو لەسەر ئەو بابەتە مامۆستا سەلام لەسەر ئەو بابەتی کەوتم یاریزان هەبووە کاک ماکوانی خۆمان ماکوان سعیدی خۆمان سڵاو ڕێزمانەوەی ڕۆژە یانگشتێکی وت هەر زۆر پێکەنی وتی تیبێکی میلیمان هەبوو ئەو ڕۆژە یاری ساحەی فوتساڵیان کردبوو تی 6 یاریزان بووین بەدڵمان نەبوو گۆڕانکاری وشت بکەم وڵی یاریزانێکم زۆر خراپ بوو زۆر یعنی ئەوەی زەری ئەوەنە لێرەکەی باش نەبوو تیڵاوتم وەرە دانیشە
بۆ شێخۆ بەدلی دێنێتی بۆ کەس کەسیان نێردەوە باشترە ئیتر نازانم کەسەوە تا بەسرات وەکو ڕای دەرمە خۆسە گۆران بڕواکە حاڵەتێک ببورن ئەگەر سەری برادرم برادرێکم لەم ڕۆژانە وتی هەر فعلەن ئەمە ڕوویە وتی یاریزانم بردووە ئەم ساحەی پێنجی یاریەکەنەوەوانە وتی شوێکیان چون یاریمان کرد بە حساب گۆڵچیەکەم بردووە یاریەکیین بووتی هەر تۆپیان لێ چوو بە گۆڵە هەر تۆپیان لێ چوو بە گۆڵە وتی نەمەزانی چی بکەم تر پاس بووم وتی علاگەیەکی بۆن تەوالا علاگەی جلوەمانە وتی سوێنم خوارد دانیشە و علاگە خێتە شوێنە وتی علاگەم خستە ناو گۆڵەکە وڵات تۆپێکا بە بەرزیڵا یای لە علاگەکە وەسایەوە لە بەردەم گۆڵەکە یعنی تەکسینی کرد تۆپەک بەخەوتمەوە علاگە لە تۆ باشترە سەرکارژیان فەرموو من هیچ دەڵم تۆ ئێستا خۆ ساحب ماڵی فەرموو وەڵام بێگومان وایە وەڵی تر جاروی شتی خۆش زۆرە بەڵام هەنێکیانێ ماوەسە سەلاوڕی مەجلی سینیە لە بینی برادر ڕۆیە ناکن جۆشنە نەوەڵا شتێکە جەرمەوە بەزنایی برادەرەکە نانم برادێکەیە یعنی بەسەنە خوای گەورەکە ئینسانی هەمووی دروست کردووە ئیتر هەیە باڵای بەرزە هەیە وەسەتە هەیە باڵای نزمە و ئەوانەی تر هەست کەسێ و بە شێوەیەک حەزی لەم سیارە ئەمریکانە بوو ئەم تاوە بەرزانە ینی هەم سیارە ئەمریکە تاوە بەرزانە هەر بۆ منیش نابێ کاکە بەم جسم و قەبەی منیشەوە هەر بووی نەبم تایە ئەو برادرش ینی باڵاکەی ئەوە نییە ئەو سیاری پێبێ ئەو کوشتە بەرزە و ئیسۆپ و بڵین بانزینەوانی دوورە تۆ کوری برادەوتی کاکە تۆ بۆ چیتە وەڵی بەکەڵ چی تۆ نایە بە قوراتی کاکە حەزم لێ و ئەی کردممان ئێوتی کوڕی باوکم بەکەڵ چی تۆ نایە ئەم سیارە گەورەیە ڕووی نەهاپی بڵێ کاکەیان تۆ باڵا و کورتە و ئەم سیارێ بۆ تۆ نابێ بەڵێ وتی کاکە حەزی لێکم وڵی کردموانە وڵاتی ئەیش داخەوەتی بابەکە بیکرد تۆ بێ لە کاتی ستۆمە شەدحی بۆکی بۆ وتێ بە شەرعی بۆکی بۆی ستۆبری ناکەی جاک بۆیان کردو بە قسەیان وڵا لە تیمەلیکەوە چۆتە خوارە مرورەکەی سەرۆتێتی کاکەەوە تاوەیان تۆتە خوارە سایقی دیانە بۆ مرورەکەی خوارەوە دەستا خۆش کاگوستەوا فەرموو کاگۆران وڵی حەز ناکەم زۆر قسەکەم بەخوا دەکەم چۆن قسە خۆشەکانی ئەم ساحێ ڕەحمەتێک گڵ بوو یعنی وەرشی بەختیاری تەمرینمانەکرد لێرە من خەریش خانە بووم نهاتم بۆ تەمرین ئەو سەردەمە سەفا تەلەفۆنی بۆ گرتی مستەفا من بووم بە مدەڕی بوو ئەوتر دەبێ بێ بۆ تەمرین سەفا ژیان خۆ دەزانێ من لێرە ڕێز و حرمەت مێ بۆ کاک سەفا و بۆ مامەسا نەجاشتم وەڵی سەفا ژیان خەریش خانوم نایم بۆم ناکرد وتی تۆ وەرە شتێکی لێگرن وتم ئاخر سەفا بۆم ناوی دە تۆ وەرە کاکە وەرە تۆ لێ قسە بکە و دەرتەکەمە دەرۆ بڕۆرەوەی لاقەنەوێ وتم باش وڵاتم لێرە فەڕێ ڕاکردمان گەشتین ئەوێ سەفا ئەلوێ وەسا بوو وتی ئاوەرە مستەفا وەرە بچۆ دەرودەی بۆچی قساگەی وەڵام کردمێ دەرەوە ڕۆشتمەوە ڕۆژی ئاو دوان ئاو سیان وڵات لە سێم و چوار مامۆستاجا دیوەرە کاکە بۆ کوێی تکای قسە وتی کاکە با قسە بکە خێر بەس با تەمرینکە کێشەمانی مامۆستا نەجات حەمەد ڕەحیم مامۆستا نەجات عەبدوڕەحمان عەبدوڕەحمان ینی مودەیەکی زۆری شیکاریە کرد سڵاو ڕێزمانە یەکێ بوو لەو کەسانی کە کاتی خۆی ئێمە لە تەلەڤیزیۆن یەکگرتوو بووین ئەو یەکێ بوو جا شتێکی زۆر خۆشیێر کاک ماکوان نازانم کاکساز بە تۆشی تویانە ئیتر جاری وا بوو ئیتر میوان بەدەستەوە نایە و کاکسەرکا خۆی ئێستا لە کەناڵی فالکۆن میوان بەدەستەوە نایە ئیتر کە سەعاتێکی مایە بوو ماکوانم کردە حازر بوو وڵی کە ساعتێکی ما بوو ماکوان بەخوا میوانە دەست نەکەوتووە بەس خەینە هەریەم لە تازە دەستم بە بەرنامە کرده بوو ئەلبەتە جەنابەت ئەزانی ینی مامۆستا ماکوان یەکێک بڵوانە کێتر حازر بوو ئێوارەیەکیان ئەم کاتانە بوو بەرنامە بوو یعنی میوان ئیتر حاڵەتێکی بۆ هاتبووە پێشەوە ناوە تەلەفۆنم بۆ کرد تەبان مامۆستاکەم پورزامە لە قسە یەک دەرناچین یەکێک لەوان وتم مامۆستا ماکوان فریام کەوە وتم بە قورعان میوانەکەم نایەت و بەرنامەی کاریشمەیە تی وەڵی لە باخم وتم کاکە دە تۆ وەرە پێی لێ بەشکم فریاکەویتەوەمان وتی باشە بەدەم ڕێوەوتی هەنێشت ئەنووسم لە وەرەقەیەکاوانە تا ئەم خۆمەکەم بڵێن ستۆدیۆکە کەینەوانە وەڵا هەر هاتوو دەستمان پێکرد بەرنامەی شکاریش ڕاستە و خۆی دەستمان پێکرد و وەرەقە ون بوو کورە زوو لە بەرنامەکەوت کورد ئەو وەرەقەیەم بۆ بدۆزنەوە ئەو هەرچی معلوماتێ لەو وەرەقەیە وەڵا هەر گەڕان نەدۆزرایمانە بەرنامەکەمانین کرد کە هەستا مایکەکەی لەکەن سێرەکە وەرەقەکە لە ژێر پێیاتی دەستێت کە وەرە شێخی بمێنەوە وەرەقەکە لە یایە علمەکەم کەوتوێتە خوارەوە ئەومیش باسی ئەم ساحێ بکەم کاتێک من لە نادیاشتی یاریزانی شەترەنج بووم لای مامۆستاکانە سابیرەوانە ئەنی یاریزانێکی باش بووم دا شەترەنج عادەتی چێ بوو بایەک و دەرس دانیشتا بوو خوێندە مامۆستاکانان کتێبەکەیان مامۆستا کاروان و مامۆستا ئەسعەدوانە لێ ڕێزمانی بوویان
ئیتر کتێبیان هێنا کاسپارۆ بۆ یاریەکە و ئەبێ وایاریکەیت و ئەبێ وایاریکەیت لە سەحەقی ئاسیش بیرم نایە یاریکی زۆ خۆش بوو. کاتی خۆی ئەم ساحەیە چوادۆلینەکەی کاگنۆزات هەمووتانەزان هەمووی گڵ و هیم بوو ئاوا گڵ بوو هەمووی جا بوو هەڵە سایەوە بەڵێ تر مار و دوو پشکیشی زۆر بوو یای زۆر بەڵێ ئارەوەڵا ئیتر جاریا بوو دەرمانشتانە ڕزوەڵ ئامیش کاکە یاریکی زۆ خۆش بوو لە سەحەکەیە ئەوانی ژانوڵات تەمرینی شەترەنجدانەیە بالفعل دەورەشمانە بوو لە مۆزەخانی سیستێمانی وەڵامیش خۆم کرد بەینەکە خۆم کرد بە ئیدارەیە و تمەڵای ماوە ساکاران مارم بینیوە چۆش وتم وەڵی مارێکم بینیوە ڕێک لە حوشەکەیە ڕێخۆی کرد بە ئیدارەکە نازم چۆتە کام ژوورەوە لە کامی ئەڵایەت ماوە ساکاران هاتە دەروتی کاکەشتی وانە دهین ناکەین دەرز ناخوێنین پەلەمەکەن تەمرین شت ناکەین باوەڕکەوازم ئەو ژووریانە بێ وەڵشانمی زاتوم لە ساحەکە خۆم دانیشتبوو لەنەوە ڕێزێەوە ساکاران ساویڕەوە پەنەشم پێایەوە مامۆستا ئازادیان فەرموو چیتر هەیە بەسەرات شتێکی خۆش لە کاتی یاریکردنە وڵی لێ بەسەراتی خۆش ینی زۆرە بەڵام ئەزانی چۆنە ئێستا شتی ئیسان باسی یەک دوو کەس بکەم ینی چێکێک و بە حەمێ عەبۆل بەڕاستی کە بەڕەحمە بێت ینی مێژوویشی هەیە لە شاری سلێمانیە ئەو شتی خۆشیە و ویسایکێکیەوە کە وەڵی معدل پێم و دەم و هەموو کاکە حەمامرە خواردن بەخۆ بەڕەحمە بێ با شتێکە لێ نەیە تۆ مێژوویەکی بۆ سلێمانی بە قسەی ناکردین بەڵام شتی ناخۆشیش با پێ بڵێم لە شتی ناخۆشمان زۆر بینی لە زمانی ئێمە تەڵەن براکەی کەمالە چاوشین بەڕەحمە بێ لە مەلعبەکە یادام کرا تەبانەوەی چێکە لە شتە ناخۆشەکان کە شەماڵی برای بەڕەحمە بێ حکوومەتی بەعز یادامی کرد لە ناو مەلعبەکە ڕەمی کرا ئەوە یشێکە لە شتە ناخۆشەکان کە ئێمە ئەو وەختە تەمرین و مەبینوەمانەمانە کرد هاتن خەڵخەکانیان کردە دەرێ و ناو ساحەکە بڵێ هینی ئەو بەرەوە دەست خۆش بێ ماوەسا سەلام لەگەڵ کاکە حەمای زۆر یاریتان کردو حەمەی کەریم لە هەشتاوە بە یەکەوە یاری لە هەشتاوە تقریبا نێوان لە مەولەی بوون ئێمە لە یاریە زۆریوانتان تێگەچێ ئیتر ئەو وایە ئەو حەزەکە خۆی لە پەرۆشێتی بۆ تیپەکە باش حەزەکە هەموویەکو خۆی باش بێن جام دەسانەش هەموویەکو یەک نییە هەڵەژەکە ئیتر زاری وایە کە لە یارێکین ئەڵێ درێژ لێم نایگاتێ لە بر کاگەزان کۆدەکە لای ئەوە ئیتر ئەرشدایان جاڵێن بم ئیتر ئاوە شتەڵی لە خۆمانەوە وانی خۆشە شتی بۆ پێکەنین بەسەر هات شتێکی خۆشترمەوە باسکە فەرموو تیپی چیا ساڵی هەشتاوێک چوون بۆ کەرکووک بەڵێ بۆ دوو یاری دۆستانە تیپی ئیسکانی کەرکووک داوەتیان کردبووین ئیتر شەو چوین ئەو تێلکاتی حربی مدون بوو بەڵێ شەو لەو تێ دەبووین بەسەر جادەکای ڕوانی و ژوورەی کێمەی تیابووین ئیتر کارەبای سەر جادەکانی چی نەبوو ئەسکەر هەمووی لە جەبهە بوو بەڵام جێی شابی ناو شارەکەی پاراست عمەری خۆمان عمەر ڕەحمان عمەرە کەوشە بڵین میزیا ئەوەنە تەماڵ بوو نەچوو لە تەوالەتێکی بێ چوو لە باڵکۆنیە بوو لە سەر جادەکە هەڵیایە خوار وڵا کاتمە لە خوارەوە شیر ئاڵسە بە عەرەبی ئەی خوایە مەژنیوەی فیرارە ئەی چی بکەین وڵات لە دەرگای و تێلیرا دەرگا داخراب ئێمە خۆمان نەکرێ بە ساحیبی وڵا کابرای و تێل مەزورە بیکاتەوە وڵا تاقمێجی شعبی سەرکەوتنە سەرەوە وتیەوە کیە بۆ میزدەی کرد کە ئەزانی ئەمە کوردین بە کوردی قسەیان کرد پانەوەڵا قوربان ئەو بوو کرۆتی سوێر بوو سوێر بوو کاکە بەخواسی کورە وەڵا ئاو بوو نە بەخوا سوێر بووە دووسێ جار دووبارەی کردەوە وڵای ترات نەژوورە سەیری کرد هەموو یاری زانەوانین تی خەڵکی ژێن ماوا سلێمانی کوردی کاکە ئێمەش کوردین دوایی دەوڵا میز بوو دەستخۆشتێکی خۆش کاک نەوزاگیان بفەرموو جەنابەت چیتر هەبووە کە لەبیر نەکرێشتی لەبیر نەکراوە وڵی کاکشابی ڕەحمەتی خوا لێ خۆش بێ کاکشاب زۆر لە یانەی ئاشتی یاری کرد و خزمەتێکی زۆری بە ئاشتیگانەوە ماوەیە کاکشاب مدەڕیب بوو جا قەدەران وا بوو یاری لەسەر یاری ئەمان دۆڕان کاک شاویشتی بەخوا با یەک شتی تایە ئەمە خەتایەکێکمانە هەر جاری کێکمان بانین بزانین کێ ئەمە یاری لە دوایەکێکتان مەجموعەیەک بوون هاوەی ئیداریەکانە ئەمە یاریمانە گرەوەختە وتی بزانم یەک لەکانیانە دەرەچێتر هەر جارێکە نادوای برادێک نهات ناوەکەی ناڵێم
وڵا یاریەکەمان بدەوتی ئارە وەڵا دۆزیمانەوە سەبەبی دۆڕانەکەەوە ئەو ئێستا هینە هەیە زۆر جارها ماوە ساڵێنەوە ئەوە لە خەتە هیگوینەوە پێیا بووها هەمووی خەداگە خەدا هیگوین لە مۆندیای 2014 ئەو متۆپی فەوتان لە یاری کۆتایی نانە ئەوە زانی چۆنە کا گۆرانێمە لە خەبات تیپێکمان هەبوو بۆکان سێتێکمان هەبوو سێتەکە بە تاواتی کۆن بوو بۆ تاڵی سێتی تازەمان کرد سێ تازەکەمان کڕی کاکە یاریمان پێوە کرد وڵا دۆڕین ئەو برادێکمانە بۆ کومداری بیژوا بووسەتی بەخوا خەتای سێتانەوەیتر بەوانە یاری ناگەن سێتە کۆرەکانمان نەمانە دۆڕان بەرماوەسە پیاسخواردنەکەی کاک فازیل بگەڕەوە کاک جعفەرەڵێ وتێتی هەچکە پیاز بخوە ئەوە بگەڕەوە ئەوە ئێمە یانی ئاشی بڵین هەموو پێژارێکە چی منان خوارد نانمانە خوارد پێژارێکە ئیتر کاک جعفەریژەوەی کە وەڵای ئێمە وا بوو بەس پێژاری نانمانە خوارد وەڵا تەقەن کاک جعفەر ئەوەی کە یاری بکردایە ئەچۆ پاڵێ و پیاز مەخۆ نان زۆر مەخۆ ئیتر وردە وردە ئەچۆ پاڵەوانەوە کاکە کە ئەوەی کە ناچ بە لەوانە بە ئارەزی خۆ پیاز خۆ دەمە فازلیش لەوە بوو فازیل ئەیوت هاتە لامەوە ئەیوت پیاس بخۆ تۆقەی نامشیلە نیە ترم زانی کە یاری ناکە جایوت من لە یاریە چارەنووی سازەکانە گۆڵم ئەکرد بۆ ئاشتیم ڕزگارە کرد سامانی براوە یوت ئەیان و دیاریزانی چاکە بەخوا گۆڵکاری چاکە بەڵام من شتی خۆش نازانم لە کاتی تۆمارکردنی بەرنامۆ لە کاتیوانە شتی زۆر خۆشە بۆ بەڵام یەک بیرەوەری کە لە سەردەمی یاریکردنمە بیرم ناچێت ئەلبەتە من تا ئاستی لاوانی تر نەچوومەم تەقەدیمی و برایەکمە هەموو جارە لە ساجدی برام هەر بە گەنجی پیر بوو فەقیر نەکرد لە هەڵەبجە لەیانەی پەیام یاریمانە کرد لە لاوان ئەو کاتە لاوان یاشتی ئەوەی ئەیگەرمەوە 92 بوو زۆر تیپێکی باشی هەبوو ئێمە ژووتیان لاوانی پەیامە چین بۆ لای لاوان یاشتی یاریەکەین لاوان یاشتی یاریزانی باش هەڵەبژێرێتوانە لەم تیپەی کە ئێمە چین یاریەکەین و دەرفەتێکی باشە خۆتان هیلاکەن و توانای خۆتان دەرخەنەوە ئەو شتانە بۆی هەڵبژێرن هاتین بۆم یاریگا حازریە هەروەکو کاک سەرکار وتی یعنی ئەم چواردەوری خۆڵ بۆ ماموو خۆڵ بوو دوو عمودی تاوەری گەورە لە ناوەڕاست یاریگا ئەمانە هەموو دەشتایی بوو ترێمەش هاتین بە گوڕوتین و ئینەوە یاریمانە کرد من ئەو کاتە وەسەد یاریمە کرد یعنی پێ وابێ لە هەموو تەمەنمە حەزم لە گۆڵکردن نەبوو بەس حەزم زیاتر لە یاریکردن و لە وەسەت و ئەسێستوانە بوو وەکو گواردیۆلا مۆزوعەکەم بکەینەوە لەو یاریەیە یعنی بەوتن نەبێ زۆر یاری باشم کرد سێویەک بردمانەوە یعنی مهم بوو تۆ لە لاوانی ئاشتی بەریتەوە و کاتە بۆ ئێمە خۆش بوو سێویە گۆڵێکم کرد و ئەسێستێکیشم کرد و بیتر تەواوتم سەرکەوتنم سۆگەرایین بوو وڵا دوای چەند مانگێک هیچ خەبەر نەبوو تی تەشکیل کرایەوە هیچ خەبەر نەبوو بۆم دەرکەوت کە بانگ نەکراوین تر دایەوە ناو ماتەوە لە کولیە لە بەشی تەربیە ڕاضە تر وردە وازم لە یاریکردنیانە دەستی خۆش بێ سەرکار تۆ هاندەری کی وەکو هاندەری هەڵبژاردی ئەڵمانی وایە خۆم وەکو هاندەری هەڵبژاردی ئەڵمانی لە مۆندیالی قەتەر چیتان کردەوە ئەنجامەکەتان چی بوو مۆزوعەکەمان مامۆستا باس وەڵڵا مامۆستا ئازادەوە بەڕاستی بۆ دۆڕا بەڕاستی یعنی چی بوو بەس ئەڵمانیا یەکشتی جوانی هەیە بەڵام عەفو با کاک سەرکار پێشەوە مامۆستا ئەو یاری کۆستەریکا ئەڵمانیای تر من لەوێ بووم لە دیاریگاکە بووم یعنی تەسەورکەن ئەڵمانیا ئیتوانی نێڵە ئیسپانیا سەرکەوێ یعنی بەڵام ئەڵمانیا ڕێک بیری و قسەماتەوە یواکیم لۆف ئەو کاتە پێم وا بوو 2014 هەڵبژاردەی ئەڵمانیا بوو حوت و یەکەکەی بەرازیل و ئەڵمانیا یعنی فلیپلان باسیەکە ئاڵێ لە بینی تایمەکانە پیان وتوین یعنی ماتوانی گۆڵی زیاتریش تۆمار بکەین چونکە بەرازیلی چۆنە شەق و شڕمان بینی بەڵام توتی ینی ڕێزی مێژووی بەرازیل بگرن خاوەنی 5 نازناوی مۆندیالە ینی یەکێکە لەو تۆپیانەی کە بەڕاستی ڕێزی بەرامبەر زۆرەگری ئەڵمانیا یعنی من پێم وایە لە یاریەکەی کۆستەریکاشە ئەیتوانی نیەڵە ئیسپانیا سەرکەوێ ڕاستە بەس وڵای وەکو ئەوەی ئەڵمانیا کاگۆران تایم یەکەم کاک سازەکە بیر نەچێ 5 گۆڵ بوو تایمی دووەم لۆف لە ژیاننامەکەیە لا 5 بوو پێم وایە تایم یەکەم 5 گۆڵ کرا لە دەقیبڵ لە ژیاننامەکەی فلیپلان مەڵێ لۆف پێی وتین کە ئیتر 2 گۆڵی تر بکەن بەس گۆڵی زیاتر مەکەن کاک
ئەوەی ئەڵمانیا سەیریکانی ئێمە خۆمان یاریزان بووین لە ناو ساحەیە بووین لە ناو یاریگە یاریمان کرد جاری وە هەیە یعنی دوو برادە دوو کەس سێ کە سەر خاتە سەری تایمە تێگەچێ یعنی ئەو مۆزوعی هاوڕەگەز خوازی نازانم ئەو هاوڕەگەز وشتر با نەچینەوە بابەوە کە ئەڵمانیا دوو یاریزان پشگیری ئەم شتیان کردومانە ئیتر ئیعلامێکی گەورە هەم عەرەبی هەم نیوەی ئەوروپا دژی ئەڵمانیا وەستایەوە یعنی بەیانی یاریزان بڵێ ئەڵمانیا ئێستا شار باشیم دوێرە دۆستانە پۆڵندا کۆلۆمبیاژ یعنی تۆ عراق بەرامبەر عراقێکی خراپ یعنی بەرامبەر کۆلۆمبیاری کرد دۆستانە 1 دۆڕ ئەڵمانیا 2 دۆڕ بە کۆلۆمبیا گۆڕانکاریی گەورە بڕێوە لە هەڵبژاردی ئەڵمانیا هەردوای ئەو یاریەکە ئەڵمانیا دۆڕانی ڕۆدیڤۆلەر ینی لێدوانی یاوە ئەڵێ ئێمە بە تەمای گۆڕانکاریی گەورین لە تەواوی پێگاتی بەڵێ دوای یارێک دوای پەسەندی بودجێ عێراق بەڵێ باشە سەرکار لەسەر ئەڵبژاردی ئەڵمانیا هیچ خۆش هەیە وەڵا شتی خۆش هەیە بەڵام شتی ناخۆشی ژەیە ناخۆشتی بامیان ناخۆش بێ نەوەڵا باسی ناخۆش مەگەشتە خۆشەکە ئاخر وەکوشتن وەڵی ئەزانم گۆران مەبەستی ئەوەیە شتێکی خۆش هەر خۆشە ئەڵمانیا باتەوە هەشتی خۆشی دەرەبڕی شتێکی تر ئابا توخوا باسی شتێ بکەم جاوە لە ڕەمەزانە پرسیارش زۆر دەکرێت پرسیارەکان زۆر دووبارە بێتەوە ڕەمەزانە مامەسا ئەگەر ئەوە بکەین ڕۆژەکە وابێ ئەو بکەین ڕۆژەکە وابێ و تف قوتبی ئەشکی ئەو نەکەی پرسیارانی هەموو جارێ ئەم پرسیارانە دووبارە نەبێتەوە خەڵکی سەب ماشەڵا ئەنتەرنێت دێ و هەموو شتێکی تر ئەتوانی ئەزانی ڕۆژ و بە چێشکە بەچی ناشکێ وەڵا مامەسا ئازاد برادێ وتی پرسیارێکی لە مامەسا کردی مامەسا لە کاتی نوێژە ئەگەر شێرێک بێت بە بەردەم تا ئەمانە دروستە نوێژەکە ببڕیت و ئەمانە مامۆساشتی ئەگە دەستێژەکە نوێژ کالۆگاتەیە قەیراگە تاوی کرد نوێژەکە سەرکار هەر تۆ وەستا ئەگە دەستێژەکە مالۆ کاتەیە مشکلە نوێژەکە و تاو ماوە سەلام زاوەشتێکی هەر بەرنامەکەی ئێمە پیاوێک تەلەفۆنەکە بنیە بەرنامەی تەلەڤیزیۆنی وەستی تەلەڤیزیۆنەکە باسی نوێژوماناکە نوێژی جومعا بێ ئەڵێ ماوەسا پرسیارێک بێوە بە تەلەفۆن ئەڵێ فەرموو ئەڵێ ئەگەر نوێژی جومعا لە دوای تەلەڤیزیۆنەکە بکەم قبوڵە اینجا بۆ ناشی عەبایەکیش بێ بە سەلاژەکە و دوو تەوافی بۆ بکەیت کاک مستەفا بەر بە هەر ڕاستی خۆ پێ بکەین چیتر هەیە کاک مستەفا فەرموو شت زۆرە ساڵێکشان یاریمانە بوو لە هەولێر یاریزانێکمانی سێ لە بەریتانیا بارۆز مامۆسازا دەیناسێت لە شەبابی سلێمانی بوتراتە لای ئەمە لە نادی ئەزمەر لەوێ لە هەولێرمە لەگەڵ هەندرێنە ئێمەش یاریزانمان و ئەحمەد تەکسیتە نازانم لە یاریگا چی ڕوویە دۆڕاین هاتینە پاسکۆ لە بارۆزیە بارۆز قژی درێژ با قژی بارۆزی ڕاگەشە ئاوای لێگرەوە دیار نەمانەش بارۆز چوە پێش و هەشت ئەحمەد من لە دوای ئەحمەد لە بەردەم مناو ئەحمەدیش بە منێ زوزۆی بە بارۆز بڵێ بە ئاش بینوانە و کورە وتم وەڵی باش زوو تەلەفۆنەکەم دەرکەوت بارۆز ئای بە قسە نەکەی کورە کەس کارنێنی ئای بە ئەحمەد یاریزان خۆمانوانە و ئەیت بە قوربان پێ بارۆز زوو ئاوڕێیا بەس ئاستەریەش ئاوڕێناویت بۆ خوارەوە بۆ کوشم بە ئەحمەدی ترسانم و هەڵا ئەحمەد لە ڕێ لامانە نانمان خوارد دوای نەپاسکە وتم بارۆز خۆ تێک نێتی باش هەڵا بارۆز دانیشت و تۆ سراتین لە ڕێ وتم وەڵی ئەحمەد تەلەفۆن بارۆز کورە براوشتمێنە عیب وانە و ئەحمەد بە قوربان پێی بڵێ باش تێنەک بە قورئان کاک خۆزای من نەرخۆمم لێرە و گوناح بۆ لە ئێستاکە نەخەوت هەڵا بارۆز قەدەری خوای گەورە گەشتینە نادی و بارۆز براکەی و دوو سێک ساتم بە دوای ئەبی بنەوە خۆ بۆ شەڕ نات ئەحمەد جوابی وتم ئەحمەد دانیشە تۆ ئێستێمە بە دواتەوە وەڵا ئێمە ڕۆشتنە بۆ ماڵ دوای نیم سەعات ئەحمەد ڕاستا بوو لە پاسکای دابەزی نەترسم دەستخۆش دەستان خۆش خۆشەویستانم ناوبڕێکی کورد وەرەگرم و دێینەوە دووبارە سلااوتان لەبێ خۆشەویستانم لەگەڵتان بەردەوامم مامۆستا ئازاد دووبارەیە مۆلای جەنابەت بفەرمووچیتر حازرە وەڵی ئەزایی شتێکی خۆشێ تەبەنی هەمێ عبۆ لە بیجێرمەوە لەوانەیە قسمێکی بیست بێتی مەسبەحێگەیە لەین لە لای ساحی بابانەوە ئەو مامەیانە ئەوە هی نادی سیروان و کێی لێبێ مامۆساخەنی و لەگەڵینە لەگەڵ هەمێ عبۆ لە بەحساب مدەڕیبن ئینی مەلە وەڵا کەسی لێ نابێتتر
مامۆستاخانێچێتە قەراغەوە نییە تۆزێ ئینەکان پاکاتەوە قەراغی مەسبحەکە پاکاتەوە هەمەی عبۆل تاوان دوورەکەوێتەوە کورم بە مامۆستاخانیە لێ ماڵێ بە خوڕنەگیرە دەوەرە دووەوە نۆکو شەیتان پاڵێکە پێوەنێ بکەیتە ناو مەسبحەکە خۆ من ناتوانم دەرێ بێنمەوە ئەی دەستەکانی خۆشی مامۆستاگیان هەر بژیت هەر لەگەڵمانبی مامۆستا سەلام فەرموو من قسە ناکەم من حەزەکەم ئێوە قسە ئەمە لە ئێران کڕی جوانە سەرکار بەلاتەوە جوان بوو کوماشەکەی جوانە ها هەرزانی بەس سەرکار تۆ بۆ ڕقە لە جلی کوردیە نازم حەز لێ نییە ماوەسا جەماکی بەرافم ئەڵێ بۆ ڕقە لە جلی کوردی ڕقی لە جلی کوردی نییە تاوان حەز لێ نییە حەزم لی نییە ئەومان شانازی بە کوربوون بە کولتور و جلی خۆمانەوەکەین بەس وڵی دوو لە ڕووی جەنابتان و دوو لە ڕووی بینەر حەزەکەی نییە تا توڵی قیام من نازان بە نەخێم بەسە خۆ بە زۆر دیە کاکە لەسەر ئەو بە نەخوێنەشتێکی خۆم سەرکار بەو خۆیان منیش مناڵ بووم باوکم شەواڵێکی بۆ کڕی بووم چال لێشم تۆڕا بوو کە نەمسایی بەستم ڕۆژیان دوو لە ڕووی مەزیستەکرد لە توالێت هاتمە دەرەوە ویستم چم بیبەستمەوە هەر فێر نابوو ئیتر بۆم نابەزرا لەری دەراگەوە بەڵێ یا ڕۆی خۆی یارمەتیم بە خۆیان بۆم بەسێ خۆمەزەم لاوەسەیەکەم لە دەرەوە باوکم گوێی گرتووە مامۆستا گۆران لاسیەکەی تێکە و بە نەخوێنەکەشی تابێ وەڵی ماوەستا لاسیەکە پێی جوان ئەم کاتەش سەر بەزوانی نازان بە نەخوێن بەستم گۆران ژیارە و نەخۆشیی تو هەیە ژیان نازان من لە دێ مامۆستا بوو مامەکە من کاکوێرا من کە زۆر بڕۆم بە جلی کوردیەوە یعنی زۆر بە جلی کوردیەوە بڕم باوەڕکە لەوە چێ 50 این بم ئاسەسم و ئەویت چکە قاچم تێکەڵەبێ هەر بە جدی وایە ینی کە زۆر بە جلی کوردیەوە ڕۆم قاچم تێکەڵەبێ یعنی ئەمانە بەریەکتریەکەوێ چی بکەین کوردی بۆ خۆشە هەم یەکەم شتێکی جوانە ڕاست دووەم بیجامەیە چاکەت و پانتۆڵە کورە بە هەموو شتێکە لە کووا لی خەوتی لی پاش وەڵا ینی تۆ جدی کوردی ژلێکی جوانە بۆ هەموو بۆ خۆ هەموو قومێت شانازی بە شانازی هەر سەحیشە ئەو پشتوێنە نیە مەمەنتیقی گورچی لەو پشتۆمانە زۆر بۆ فەقەرات ئەی بۆ فەقەرات ئەیوانی ئەم جدە بۆ گەرما بۆ سەرما لە پۆلی دویم تەوەسە بووم لەم تەوەسی ئەزمەر بووین شتانە و بەسانەوی سێ ڕۆژ بەیانیانە بووی سێ ڕۆژ نیۆڕانە بووی تر مامۆستایەکمانە بوو مەعاون مدیر بوو خوالی خۆش بێ ئەمری خۆی کردووە ئەو دەرسی بیرکاری پێوەتین ئەو ساجەبر و هەندەسە هەبوو هەردووشی پێوەتین مامۆستا سێمەسین ناوی سێمەسین بوو وڵی تر کەیکە ناهاو بۆ مەکتەب چکە ئێواران ئاەتەن مەدیر بەیانیان داوامەکە مەعاونەکەی دوای نیۆڕمان کە یەکێکە هاو بۆ ئیدارە بۆیان دەرسەکەی بچڕیا و بچوایە بۆ ژووری دارەی تر پێویستەکانی بۆ کەسێک جێبەجێ کردایە ئیترە جارێ بەونی و تۆ مراقیب بە کە ئەو ماوە دوو سێ دقەی پێش وڵا کاکە بوو بە دەنگە دەنگ مامۆستای پۆلی و دوو هاو تێم دەنگە دەنگت هەر لە چی و داناوەشتا قسەی نەوعانەی کرد وڵی تر هاتەوە لەو کاتیا هاتەوە وتی مامۆستاوە چی بووم بە مامۆستاکێ و دیو وتی وەڵام پۆلە زۆر بێ کاکەێک دەنگە دەنگیان ناڵێ مەش دەرس خوێنی هەموو تەلەبەوە داوا خەتای سەلام وڵا دەستی گرتم بردمی بۆ ئیدارە دارێکی پێ بوو وتی تۆم لە هەمویان بە پیاوتر زانیۆ کردین بە مراقیب ئەم بێحایە و لە چییە وتم وەڵی مامۆستا مناڵ بینێمە 15 ساڵ چییە وتم تۆ چەند بێحایە کرد و من زۆنم بێحایە کرد دووداری چاشی لیام دێوەجایتر قسەوە نمای بەس نییە بە خەدەر دنیامان خۆشی دەستی خۆش بێ هەر بژیت ماوەسە یان لای خۆدانیێتەوە دەست خۆش فەرموو کاک نەوزاد لە کاتی یاریکردنا چی هەبووە زۆر لەگەڵ مرتاحبی کە یاری کردووە ینی هەمومان یاریزانەکەی کە هەڵەیە بژێرین لەگەڵ یا ئاسوودەین کە یاریەکەی وەڵی ئێمە بە تایبەتی لەیانەی ئاشتی زۆر مرتاح بوون یاریزانەکان هەمان بەیەکەوە بەڕاستی بۆ جەوێکی وا دروست بوو هەموو یەکەوە برا بوو ئێستش بڵێم هات چۆ ئایلێن هاتوێشمان هەیە من لەگەڵ بەرزانە چەند ساڵ بەیەکەوە بین لەخوا بەزای بە چەند یاریمان کردووە زۆر مرتاح بوون لەگەڵ بەرزانەکە تاخیر و بەردەم بووین شتێکی خۆشش لە کاتی تەمرینشتا ئێمە کاک جعفەر خۆتە زانی جاران هەموو یاریزانەکان ئیشێکی کرد ئەمجا هەبووە تەمرینی تر زۆربەی کات تاخیرە بۆمانە یاری کاک بێسارەمان هەبوو تاخیرە بوو ئیتر کاک جعفەرەی و بێسارن بۆ تاخیر بوویت ئەی وەڵی ئیشمە بۆمانە ئەی باشە بەیانی تاخیر نەبی ئەی باشە بەسەرچە
بەیانی عینی شاتەوە هەر تاخیرە بوو جاوەست 4 جار و 5 جار و 6 جار دووبارە وتی وەرە بێساران وتی ئەم جارە کە پێم وتی بۆچی تاخیر بووی بڵێ بە ئارەزوو وتی آخر وتی نەڵێ بە ئارەزوو عقوبەتێم وەڵا بەیانی کەالعادە بێسان تاخیر بوو هاوتی لەناوتی بێسانم بۆ دواکەوتی وتی بە ئارەزوو تی دەبەرتەملیکە دەستخۆش ماوەسا فەرموو ماوەسا ساجێت چیتر هەیە وەمان باسکەی جەژنا بینە چۆنە لەگەڵ جەژنا وڵا لەخوا بەزیابێ من ئەلبەتە کە جەنابەت سۆشیال میدیا زۆرێک لە مرۆڤی بەڕاستی پەک خستووە لە جەژنەکانە ینی زۆرێک ینی ڕەحموسیلەکەم ینی هێستا هەر بە مەسچێک بۆ نمونە یا ڤیدیۆیەک کاگە زۆر تێبچێت ڤیدیۆیەک کاڵێ ینی پیرۆزبایی لە خوشک و لە برا و لە دۆست و خۆشەویستانەکە بەڵێ وڵا هەڵبەتە من ئێمە ماڵ باوکی خۆم و ماڵ باوکی ماڵەوەش خێزانم بڵین لە هەڵەبجەیە ئیتر هەڵبەتە ئێمە 3 ڕۆژ پێش ئەوەی کە جەژن دابێت ئەڕۆینەوە بۆ هەڵەبجە لەوێ جەژنەکەین جا دراوسێکمانەیە کاروان لێرە ڕێزم وە هەڵێ بەس یەک جەژن لە ماڵەوە با من بێم جەژنە پیرۆزەیەکە لێ بکەم هەڵێم کاکە تۆ هەڵیان گرە بۆ دوای جەژن کە هاتمەوە کاتە جەژنە پیرۆزاکەی من جەژنان وەکوتم زۆر جارە ڕۆمەوە لە هەڵەبجە جەژنەکەم لەوێ خزمانمان هەموو لەوێن دۆستان لەوێن وەیتر خۆ ئێمە شەورامین و مەنتیقەی هەورامان جەژنانی تر خۆشە هەموو ڕوو لە مەنتیقەیە کاتوێت چینە سەر و چەمەکەم ئەچین بۆ مەنتیقانە و لەگەڵ عشرەت و خزم و کەس و کارکۆوە بینەوە لە بەرنمەکانە هەڵبەتە من هەمومان اختصاسەکانی خۆمان باس لێوەکەینەوە بەسەراتی نێو اختصاسەکانی خۆمان لە کاتی تۆمارکردنی بەرنامەی هەڵبەتە تۆمارکردنی بەرنامە ئەرکی تۆزی ئاسانترە بەڵام کەوتت بەرنمەیەکی ڕاستەوە خۆ یعنی تر هیچ شتێ قبول ناکە بیرم دێ جارێکیان بەرنمەیەکی شیکاری بوو لەگەڵ هاوڕێی بەڕێزم کاک ئەحمەد سەنگاوی ئەو کاتە یعنی زیاتر شیکاریەکان لە تەلەڤیزۆنەکانەوە کاک ئەحمەد لەگەڵمە بوو یعنی شیکاری بۆ یاریەکانە کردو لە پڕ لەسەر کورسی بووم یعنی قاچم تووشی گرژبوونی ماسوولکە بوو بەنامەش ڕاستەوە خۆ بوو ها جەمامێ لازم لە مەزبەحا زۆر جار ئەم دەمارە ئەوەستێ من دەمار وەستاوە یعنی بجوڵێم ئازاری هەیە بۆستم ئازاری یعنی نەم ئەزانی چی بکەم کاک ئەحمەدیش بۆ خۆی یعنی شیکاری لەسەر یاری ئەتلەتیکۆ و ڕیال مەدرید بوو پێم وابێ باسی شێوازی بەرگری و ئەمانەوە یعنی تر خەریب یعنی دەست بکەم بە هاوار بڵێم کاکە تۆ واز لە بەرگری بێنە با بە قاچی من وەستاوین بوو زۆر حاڵەتێکی ناخۆش بوو باشیەوە بوو یعنی ئەو ئیدامە یا بەقسەکانی ئیدامە نەهاتەوە سەرەی من یعنی کامێرە لەسەر من نەبوو ئەجی ناگەر کامێرە لەسەر من من زۆر حاڵەتێکی ناخۆش لەو کاتە 5 دقیقە پێش بەرنامەیەک ئەو کاتە 2013 ئەوانە تەلەڤیزیۆنیە گرت و بەردەوام کاک کۆسار ڕێزمان هەیە خزمەتی میوانی زۆرەکە قۆریشی گەرم کردبوو کتێک لە ئاو نەمزانی ئاوا سەرادەم کردە و کتراوەکە دڕژا بەدەستما دەستم سووتە ینی ئەم تەواتی زامار بوو ینی بۆ حاڵەش هەر بەرنامەماکردنا وایە بۆستایە بەس کتری ئاوی گەرم بۆچی لە سەلاج لەسەر سەلاجەکە هینەکان کتێکە ئەن هەیە کارەبایەکان ینی ئیتر نەمزانین سەر قەراغینەکە ئاوا بۆ خۆی بەدەستما وەڵا بەسەراتی زۆر حاڵەت کاک سەرکار مەسەلەی هینەکە چیە ئەو هەویەکە مەسەلەیەکەوە برادێک جاریکەش گێڕامەوە لە شوێنێکیکە برادێکی خۆمێ لێرە ڕێز خۆشەویستی مێ بەوتی ئامۆزایەکم لە بازار دوکانی هەبووانەی تا عادەتەن کە تۆ بۆ کاتی نوێژ و دەست بگەێنی بە ئەوانە مزگەوت بەکارێنی وتی وڵات سوفر ڕۆشتم بۆ مزگەوت و ئەوانە و وتی چوومە ژوورە و عیبنەوێت دانیشت وتی زەلامت تەقیا لە دەرگاکە تەق لێ بزانە کەسی تیانە میشتم ئاواکم کردۆمانە و وتی وڵی دەسانی نەبردەوە دیسانەوە تەقی لایەوە ئیتمەیلەوە من ئیسەوتم ئەبێ خۆتیە بگەی تڵە ئاوم بەدایەوە تۆزێ هاار دەنگی ئاوەکە بێتەوەمانەوە مامەسا وتی جارە لیا و دوای دەسانێ لیایە وتی ئاوشتم بەدایەوە وتی هیچ نەیخوات تێڵا دیسانەوە تەقی دگاکەوتم بەخوا کاکە فای نییە تێڵا دەستم کرد بە ژیفامە لەژە دگاکە یەکەم دێتم کاکەوە تاوە منی تام تی لەژە دەگێتەوە دەگە یەکەم مایە دا کۆڵ بە کاکە دۆستەکانی خۆش بێ کاک موستەفا تۆ لە کات یاریکردنا کاک نەوسادم پرسی ینی لەگەڵ چێ زۆر ئاسوودە بووی کێ زۆر تۆپیاوی تێ تایەسەکە بیری بێ گۆڵە پێتۆمار کردووە لەگەڵ کاک سامانە زۆر یاری کردووە لەگەڵ ماوە سامان هەر زدی یەک بووین زدی یەک بوون
لەگەڵ هو نێرا زیاتر یاریماکرۆ بڵێن زۆر مرتاحش بووم لەگەڵ یازانێتەشە مرتە بەڵام لەگەڵ زۆر مرتاح بووم هیچ بەسەرهاتی خۆشی لەگە کاکە بەسەرهاتی خۆش وەڵای بڵێم چی نازانم هیچ لە خەیاڵان لە خیاڵانێنەوە یاخوا لەش ساغ بەسەر دەور دەکاتی بەرنامەکەمان سەرکات بێ بە سەرکار حەزەکە باشیشکە پێ هەر بۆ جەژن و ئەوانە ئەمە مەسەلەی زەواجە ناسەیەکمانەیە خاتونێکە بەستر ئەها ئافرەتی ژێ مەسەلەن زۆر نێرانە تەسەڕوفەکە و ئیتر شەڕەجنێوی هەیە و قسەی هەیە ئەوانە وڵاتی هاتیمون بۆ داوای ماوەسە سەلام ئیتر و کاتر تەلەبەش بوو ئەشی خوێن یانیشی خوێنی تاون نەکردومانە تر باوکی بێت و کچم وڵایەوە ئیتر هاتوونێتە داوەتەوەمانە نازانم چیەکەی خوێندنەکە تاوەکە یا زەواجەکەی تۆمانە تی بەخوا باوکە خۆ زای ماوەیەکە مشکی زۆر ناگرێت یعنی زەواجەکە بێت حاجگەن وڵا ئەر کاتی مەکتەبە من شتەکانی من زۆر پەیوەندی بە مەکتەبەوە هەیە مامۆستایەکمانە بێ ئینگلیزی پێوتین لە بەریتانیا گەڕابووە ئەی مامۆستا ئەدنام بوو کە دەرسیوتم وشی مانگای زۆر بەکارێنە ئێمەش پێمان خۆش بوو ئەنیوەنە بە خۆشی و حەزمانەکە شەڕ بوو لەسەروی بەکیە بڵێ مانگا ئیتر هەڵسە بنووسم ئەسەوە کە مانگا ئەسا ئاگا لە خۆ بە مانگا ئیتر خۆش بوو ئەنیەوە نەبوو لە بەریی خۆیەوەی کوڕێکم لاوە دانیشت شیروانی کاگەمزە دوکانی سەرتاشخانیانە لە زادی کاوە شیروان لەوانێ بینیوێتان ئەوە داڵغی لیا بوو ئەوش دەر شەرحەکە وتی هەڵسە بنووسە مانگا بەیو ینی ئینگلیزیەکە بنووسێەوە بابەتێکە شیکاریە کرا وەڵامیش دەباشیرەکەی گر بە دەستیەوە لە باری پانینجا خەتات لەسەر تەختەکە بە گەورەی نووسی مانگا وتی مەنووسە مانگا خۆ مانگا ئێمە ئینگلیزیمانە یا کوردی خۆ مانگای خۆ نێبڕیەوە دەست خۆش بێ مامۆستاجیان من کۆتایی زیکردمەوە حەزەکەم مامۆستا دواقسە جەناب دۆرگرم دووبارە هەر لە جەژن و خۆشییابی پەیامت چییە بۆ خەڵک پیرۆزبایی هەر جەژن دووبارەکەمەوە لە هەموو مسلمانان و لە هەموو کوردێکی بە شەرەف لەسەر ئەم خاکاکە ئاژی هیوادارم ماڵ و خۆت و مناڵ هەموو کات دە جەژن و خۆشی باشە سپاس بۆ برادرانش کە لەگەڵمان بۆ تەلەڤیزۆنی پەیامی زۆر سپاس بۆ جەنابی گەورەتان کردین زۆر فەرمووی نوزاد دواوتات و جەژنە پیرۆزە لە چیەکەی دووبارە توانی فەرمووی لە کۆتاییە دەستخۆشیم بۆ ئێوەی بەڕێز بۆ بەرنامە جوانە بۆ شاشە جوانەکەی پەیام هیوادارم هەر لە سەرکەوت نابن جەژنە پیرۆزە لە خانەوادە و ماڵ و مناڵی خۆم و لە هەموو یانی ئاشتی و شاری سلێمانی و هەموو وەشکاران و کوردستانەکەم هیوادارم هەموو کاتێکیان جەژن و خۆشی بێت دەستخۆشیشم بۆ دووبارە بۆ جەنابەت هیوادارین هەمیشار لە ساغ و تەندروست باشن ئینشاڵڵا مامۆستاجیان فەرموو دوا قسەت دوا کەلام وەڵا هەمووی تۆپەکەی هەڵایە ساحەی خۆیەوە منیش بە دەستخۆشی لە جەنابەت دەکەم بۆ ئەم بەرنامەیە سڵاو ڕێزم بۆ بینەران جارێکی دیکە ئەڵبەتە بەرنامەی جەنابەت نوقڵانەی جەژن بوو هیوادارم یعنی متعەیەکیان لێ بینی بێت و لەو قسانە و لەو بابەت و بەسەراتانە منیش ڕێز و سڵاو و خۆشەویستیم بۆ سەرکار حاجیبا بیرمان لای برا ڕۆژنامە نووسەکانمان بێت بە ئەرەوەڵا ڕێز و سڵاوم بۆ ئەوان هەیە پیرۆزبایی جەژنیان لێەکەین ئینشاءڵڵا هەموو بتوانین پێکەوە من کاک گۆران من هەمیشە یە قساکەم یعنی ئەڵێم بەڕاستی ئەم کایی وەرزش لە وڵاتی ئێمەیە یعنی کایەکی بێنازە هاوشێوەی هەموو کایەکانی دیکە ئەلبەتە کایەکانی کە بێنازن بەڵام وەرزش سەرباری هەموو کایەکان بێناسترە لەگەڵەوەی کە بە پێچوانە لە ئەوروپا لە وڵاتانی دیکە توانە بڵێم کایی وەرزش یەکێکە لە کایە زۆر جوانەکان کە متعەیەکی زۆر باشی هەیە گەشانەوە و بوژانەوە بە وڵات ئەبەخشێتەوە هیوادارم یعنی هەر یەکێک لە ئاستی خۆیەوە ئەم هاوڕێ ئازیزانە کە تەجروبە یاریکردن و کارکردن لە یانەکانیان هەیە زیاتر ئیحتیمام بە بواری وەرزش و بەشی وەرزش و ئێمەش من و سەرکار حاجەوە هەموو هاوڕێ دۆست و خۆشەویستانی کە لە بواری میدیای وەرزشیا کارەکەن هیوادارم بتوانین ئێمەش وەکۆڵێ گۆشەیەکی ئەو بەشە لاستۆ بگرین بۆ پەڕی دڵسۆزیەوە کار بکەین بۆ ئەوەی ئەم کایی وەرزشە هەر هیچ نەبێ تۆزێک بەرەو باشتر بەرین و بە هەمومانەوە پێکەوە شتێکی جوان بکەین بۆ وەرزش هەر بژیت هەمیشە لە ساغ و ئەوە جوان بۆ بینین ئینشاءڵڵا مامۆستا گیان جەنابەت دوا
دەستخۆشیان بەرنامە جوانەتان دیەکەم بۆی کەسم بیر نەچێت لە گۆژۆ تا بەرانان جژنی پیرۆز ئەمە یەک دووەم ڕجایان کەس نامی پیرۆزبایی بۆ نانێرێ من وەرن بۆ لام جارێکیان برایەکەم بووین جژنە پیرۆز بەڵام بۆ نووسیۆ جژنم پیرۆز نەبێ بۆ خاتری پیاخەمە ئەگە پیاوی وەرە بۆ ما ئەمە پێوە چیە بە سوشیال میدیا بڵێ پیرۆز ڕاست ئەوە ینی ئینتەرنێت و ئەم سوشیال میدیا جژنی نێش کاکە ئەینا خوانی بڕێ هەموو ماڵی 3 سیارە 4 سیاری هەیە بڕۆ ئەم کۆڵانە پڕ لە سیارە گەراژ پرە لە سیارە ئەی دەبڕۆ بە ساڵ جژنەکەش ناچی سەردانی بکەیت یەگومان وایە دەست خۆش ماوەسا سەر کارگیان تۆش منیش دووبارە دەستخۆشی لە تۆکەم کاگێ گۆرانچی لە برازیزەکانم وەکو مامۆستا ساجید براگەوری نوان پیرۆزبایی لە هاوپیشەکانمان کرد لێرە ڕێز و خۆشی سیمانێ بوویان و هیواداری ئەگەر ڕۆژێک شتێک ماوەتە بێ لەسەر شاشە یەک دڵ یەکێکمان ئاجز کرد بێ دڵی گردی گرتی بێ گردمان ئازاکات و جەژنە و گردنی هەموو لایەک ئازابێ دووبارە پیرۆزباییتان لێکم پیرۆزبایی لەم کەناڵە جوانە شەکەم کە کەناڵێکە خێزان دەتوانێت بە دیاریەوە دانیشێ خێزان دەتوانێت تربێتی لێەوە وەرگێ ینی ئەم جامەلە نیە کەناڵی پامێکێکە لەو کەناڵانی کە هەموو کەسێک هەموو خێزان دەتوانێت بە ئاسوودەیی بە دیار کەناڵەکە دانیشێ دووبارە پیرۆزباییتان لێکم و دەستخۆشیتان لێکم و دووبارە زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە لەگەڵ ئەم مامۆستا زۆر زیاتر خۆشحاڵی گەورەتان کردین بەخێر بن کاک مستەفاگیان فەرموو کاک گۆرانجامش هەر لێرەوە دووبارە پیرۆزبایی لە جەنابەت و لەم برا بە ڕێزانە مەکەم کە لێرەن و پیرۆزبایی جەژن لە سەرجەم لە سەرۆکی یانەوە تاوەکو کارگوزاری یانە هەر هەمووی پیرۆزبایان لێکەم و لێرەوەڵم گردنمان ئازاکەن و گردنیان ئازابەوە پیرۆزبایی جەژن لە کەس و کار و خزم و دۆست و خێزان و مناڵەکان مەکەم هەمیشار لە جەژن نابن زۆر سپاس گەورەتان کردین هەمووتان مامۆستا و گەورەی ئێمن سپاسانەکەم دووبارە جەژن لە خۆتان و لە خاونەوادە و لە هەموو لایەکتان پیرۆز بێن ئینشاڵڵا خۆشەویستانم زۆر خۆشحاڵم کە تام کاتە لەگەڵ تام سپاس بۆ سەرۆکایەتی یانەی ئاشتی کە بەڕاستی یەکەکان پێسپادی ئەم ماوەی کە لە خزمەتان نبووین هیوادارین هەروە گەت نەکرد بۆ ئێمە بەڵکو و نادی ئاشتی بەردەوام بۆ هەموو کەسێک دڵکراوە و دەستکراوە بووە و یەکێ بۆ لەو قوتابخانانەی کە بەڕاستی بە ئەمانەتەوە مناڵەکانتانی پێ بسپێرن کەسانێکی چاک خزمەتەکەن لەوێ هیوادارم هەمووتان لە خۆشییا بن هەمووتان لە جەژن نابن جەژن بێتە نێو دڵی هەمووتان نەک لە ماڵتانە بەڵکو هەموو کاتێکتان پڕ بێت لە جەژن و خۆشی و دڵتان پڕ بێت لە جەژن و ئاوادانی و ئاسوودەی خی گەورە جەژن بکاتە مای خێر و خۆشی و گەرنمان ئازاکەن و گەرتان ئازابێ هەتاوەکو بۆنەیەک تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان.